سڵاوی خۆی گەورەتان لێ بۆ بەیانیتان باش بینەرانی عزیز و خۆشەویستی پرۆگرامی ڕۆژ خۆشحاڵین کە ئەمڕۆژ لاڵقەیەکی نوێی پرۆگرامی پەیامی ڕۆژ هاتینەوە خزمەتتان با کۆمەڵێک تەور و بڕگە و بابەتی نوێ بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگەکانی ئەم ڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت. بە ناوی خوای پەروەردگار سڵاوتان لێ بێت ئازیزان و خۆشەویستان. ئەو بڕگەوابەتانی کە بڕۆبەمان ئامادەکردن تەوریەکەمان قسەکردنە لەسەر گرنگی وانەی کوردی لە زانکۆکان. ئێستا لێک بە تایبەتی زانکۆی ئەهلی بە بڕیاری ئەنجومەنی زانکۆکانیان وانەی کوردیان کە لە زانکۆکەیان لا دەبن یاخود لایان بردووە بۆیە من دەمانوێت قسە لەسەرەوە بکەین گرنگی وانەی کوردی چییە لە ناو زانکۆکاندا و بۆچی ئەم بڕیارە دەرکراوە. ئایا وەزارەتی خوێندنی باڵا تا چەندە ئاگادارەوە تا چەندە ئەمە ڕێگە پێدراوە کە تۆ وانەی کوردی کە زمانی دایکە دوجار لە زانکۆکاندا لا دەبن لە کاتێکای مەگلەی لە زانکۆکانی ئێران یاخۆت سووریا یاخۆ تورکیا دەکەین لەوەی کە ڕێگری لە خوێندن بە زمانی دایک دەکرین. بەڵام دیار لە زانکۆکانی خۆمانە ئێستا هەندێک زانکۆ دەیانەوێ زمانی کوردی یاوانەی کوردی لە زانکۆکانیان لا ببن. ئەمە تەوری یەکەمی بەرنامەکەمان دەبێت. وارووا تەوری دومی بەرنامەکەشمان قسەکردنە لەسەر کار و پشتیوانیەکانی لقی هەڵەبجەی سندیکای ڕۆژنامەنووسان بۆ ڕۆژنامەنووسان وارووا بزانین لەوێ ئەم سندیکایە کە ماوەیەکی کەمە دامەزراوە چۆن کار دەکات و چۆن پشتیوانیەکانی بۆ ڕۆژنامەنووسان دەردەبڕێت و بارودۆخی ڕۆژنامەنووسان لەو سنوورە بەگشتی چۆن دوو تەوەری سەرەکی بەرنامەکەمان دەبێت لەگەڵ کۆمەڵێک ڤیتی و راپۆرت کە بۆمان ئامادەکردوون وەروەها ئەو چالاکیانەی کە لە شار و شارچەکانی هەرێمی کوردستاندا گرنگ و جێگەی بایەخن بۆتان دەگوازینەوە. بەڵایزان وەک هەمیشەش سەرەتا دەچینە لای ڕەوشی کە شوای سەرجەم شار و شارچەکانی هەرێمی کوردستان فەرمون با پێکەوە بینەربین.
ئازان و خۆشەویستان و کاماژەمان پێکردەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردن لەسەر گرنگی کوردی لە زانکۆکاندا یاخود وانەی کوردی لە زانکۆکاندا کە دەخوێنرێت و بەپێی زانیاریەکان هەندێک زانکۆی ئەهلی ئێستا ئاوانەیان بە فەرمانێکی تایبەتی ئەنجومەنی زانکۆکەیان لاداوە کامەش دیارە پێچوانەی پێم وایە بنەماکانی خوێندن لە زانکۆی لە وەزارەتی خوێندنی باڵا چونکە دیارە زمانی کوردی زمانی دایکە کە پێویستە لە هەر بەشێک لە هەر کۆلێژێک لە زانکۆکاندا هەبێ دەبێ وانەیەکی کوردی هەبێت کە بخوێنرێت بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانێکمان دەبێت لە چەمچەماڵەوە کەویش بەڕێز دکتۆر مستەفا ڕەزا مستەفا دەبێ مامۆسای زانکۆ بە تایبەتی مامۆسای بەشی کوردیە دکتۆر زۆر سپاس بۆ دەرفەتە دەمەوێت بزانم سەرەتا گرنگی وانەی کوردی چییە لە زانکۆکاندا بەتایبەت کە ئێمە بە درێژایی 12 ساڵ بە زمانی دایک دەخوێنین بە کوردی دەخوێنین ئایا گرنگە لە زانکۆکانیشدا زمانی کوردی بخوێنرێت؟ بەڵێ بەنای خی گەورە سەرەتا بەیانی ئێوە بەیانی بینەرانیشتان باش سوپاس بۆ ئەم دەرفەتە هیوادانی لێرە بتوانین وەڵامی پرسیارەکانی جەنابتان و ڕوونکردنەوە بدەین بە ئێوە بە بینەرەکانیشتان سەبارەت بە ڕۆڵ و گرنگی زمانی دایک لە زانکۆکانە بەڵێ گرنگە لەبەرەوەی ئێمە لە وڵاتێکە این کە پێی وترێ هەرێمی کوردستان و حکوومەتێکمان هەیە خۆ دەسەڵاتێکمان هەیە کە دەسەڵاتی کوردیە بە درێژایی مێژوو خەڵکانی ڕۆشنبیر و خەڵکانی خەمخۆر و شۆڕشەکانی کورد یەکێک لە داوا و داخوازی سەرەکیەکانیان ئەوە بۆ کە زمانی کوردی گرنگی پێ بدرێت و زمانی کوردی ببێتە زمانی خوێندن لە ناوەندەکانی خوێندن ئەگەر بۆ مێژوو بگەڕینەوە هەر لە ساڵی 20ەکانەوە کاتێککە دەوڵەتی عێراقی دائەمەزرێت بە دیاریکراوی لە 23/4/1930 کاتێکە لەسەر داوای پەرلەمانتارانی ئەو کاتی یاخود نوێنەرانی ئەو کاتی کورد لە ناو دەوڵەتی تازی عێراق و لەسەر بنەمای ئەو داخوازیانی کە عوسبەت الئومەم و نوێنەری عوسبەت الئومەمی ئەو کات داوێتی بە بریتانیا و بە عێراق کە پێویستە زمانی کوردی لەو ناوچانەی کە زۆرینەیان کوردن یاخود ئەو ناوچانەی کە سەر بە لیوای مووسڵن پێویستە زمانی کوردی بخوێنرێت ئەوە بۆ بڕیارێک دەرچوو یا قانونێک دەرچوو بە ناوی قانونی لغاتی مەحەلیەوە واتە لەو کاتەوە بە درێژایی مێژوو کورد چ لەسەر ئاستی تاک چ لەسەر ئاستی گروپ چ لەسەر پارتی سیاسی چ لەسەر کەسایەتی و ئاستی کەسایەتی و ڕۆشنبیرەکان بەردەوام ئیشان لەسەر ئەوە کردووە کە زمانی کوردی بچێتە ناوەندەکانی خوێندنەوە و بچێتە ئیدارەوە و بچێتە بواری کارژێڕێەوە و بچێتە بواری ڕاگەیاندن و کۆی بوارەکانی تریژیانەوە کەواتە بۆی بیبەسمەوە بە پرسیارەکەی جەنابیشتانەوە بابەتی زمانی کوردی ئێمە ئەبینین لە هەموو وڵاتێکە زمانی دایک گرنگێکی تایبەتی پێ ئەدرێت ئەوەی کە لە وڵاتە دیاریکراوەکانە هەر وڵاتێک زمانی ستانداردی خۆی هەیە و لە باخچەی ساوایەنەوە بۆ قۆناغی زانکۆکان ئەم زمانە گرنگی تایبەتی بۆ پێ ئەدرێت و پلانێکی زمانی ورد و بە سیاسەتێکی زمانی تۆکمە ئیش لەسەر ئەوە کرێت کە زمانی دایک ببرێتە کۆی ناوەندەکانەوە لە هەموو سێکتەرەکانە بەکار بهێنرێت لە هەرێمی کوردستانیش ئێمە لە دوای ڕاپەڕینەوە ئیش لەسەر ئەوە کراوە کە زمانی کوردی تەنها ئەوە نەبێت لە ناوەندەکانی خوێندنە بەڵکو لە کۆی بوارەکانی تریشا بەکار بهێنرێت و لە زانکۆکانیشا پێویستە بە گرنگێکی تایبەتەوە ئیشی لەسەر بکرێت ئەویش ئەوەیە کە پێویستە زانکۆکان ئیشان ئەوەیە وەکو ناوەندێکی ئەکادیمی وەکو دەستگایەکی ئەکادیمی ئیش لەسەر ئەوە بکەن کە زمانی کوردی شەنوکەو بکەن و لە زمانی لە بوارە جیاوازەکانی زمانی کوردی بکۆڵنەوە لە هەموو ئاستە جیاوازەکانە بەپی تێورە نوێیەکان و بەبێ قوتابخانە زمانە نوێیەکان و دواتر ئیش لەسەر ئەوە بکەن بە هەماهەنگی لەگەڵ بوارەکانی تری زانستە زمانی کوردی ببەنە نێو بوارەکانی تری زانستە و بە تایبەتی لە زانستە پەتیەکانە زمانی کوردی بە زانستە پەتیەکان بە زمانی کوردی بخوێنرێت بۆیە زانکۆکان ئیشان زۆر فراوانترەوە زانکۆکان ئیشان ئەوەیە کە
ئەو بیر و بۆچوونەی کە لە پێشتر لە سەردەمی بەعز بە تایبەتی هەبوو سەبارەت بە زمانی کوردی سەبارەت بەوەی کە زمانی کوردی زمانێکە توانستی ئەوەی نییە لە ناوەندی جیاوازە لە بواری جیاوازە چۆنەڵی بەکار بێت ئێمە ئەبێت وەکو توێژەران وەکو ئەکادیمیان وەکو خەمخۆران تەنان وەکو لایەنی دەسەڵاتی سەر ئەوە بکات کە ئەم جۆرە لە بیرکردنەوە ئەم جۆرە لە ژەهری زمانی کە دەسەڵاتی بەعس و دەسەڵاتی نەحەز بە کورد ڕشتوتی ئێمە ڕەدی بکەینەوە ئێمە پێچوانەکەی بسەلمێنین بەڵام ئەوەی ئێستا لە هەرێمی کوردستان ئەگوزارێت بەداخەوە و لە هەنێک لە زانکۆکانی هەرێم و تەنانەت لە ئاستی وزاری بە تایبەتی لە وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی ڕۆشنبیری ئەوەی کە ئێمە وەکو خەڵکانی ئەکادیمی هەستی پێکەین ئەوەیە کە ڕەوتێک هەیە ئەم ڕەوتە بە ئاگایی بێت یاخود بەبێ ئاگایی ئیش لەسەر ئەوەکە کە سنووری زمانی کوردی بەرتەسکاتەوە و ئیش لەسەر ئەوەکە فعلەن ئەوە بسەلمێنێ کە زمانی کوردی ئەو توانست و توانایی نییە کە لە زانستە لە بواری ڕاگەیاندن و لە بواری فەلسفە و لە بواری کاژێڕا بەکاربێنرێت کە ئێمە ئەمە بە ترسێکی گەورەی ئەزانین بۆ سەر داهاتووی زمانی نەتەوەییمان چونکە ئێمە بیرمان نەچێت زمانی کوردی تەنها زمانێک نییە کە ئێمە وەکو وەسیلەی پەیوەندیگرتن لەگەڵ بەرامبەرەکانە لەگەڵ کۆمەڵانی خەڵکە بەکاری بەرین بەڵکو زمانی کوردی زمانێکە تند بە کەلتوری ئێمەوە بە ئاوەز و بیرکردنەوەی ئێمەوە بە مێژووی ئێمەوە بەسراوەتەوە زمانێکە بەردەوام یەکێک بووە لە فاکتەرە سەرەکیە گرنگەکانی هۆکاری مانەوەی نەتەوەی کورد بۆیە گرنگە لەم ڕۆوە لە سەرجەم ناوەندەکانی خوێندن و بە تایبەت لە زانکۆکان گرنگێکی زۆر تایبەتی پێ بدرێت و بە چاوێکی زۆر باڵاوە تەماشا بکرێت و هەوڵ بدرێت کە ئەو کەم و کوڕیانەی هەیە پڕ بکرێتەوە نەک بە پێچوانەوە ئیش لەسەر ئەوە بکرێت کە کەم و کوڕەکان و کە لێنەکانی زیاتر بکرێ و بەلاڕێدا بروێ یاخود وا لە خەڵکی بگەێنرێت یاخود ئەو بیرەی لا دروست بکرێت کە زمانی کوردی توانستی ئەوەی نێ لە بوارە جیاوازەکانە بەکاربهێنرێت. زۆر باشەکەواتە دکتۆر لە ئێستادا هەوڵدان بۆ لاوازکردنی زمانی کوردی یاخود نێشتنی لە قۆناغەکانی خوێندندا هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە؟ بەڵێ بە بڕۆی من هۆکارەکان جیاوازن بەڵام ئەو هۆکاری کە هۆکاری سەرەکی و گرنگە و دیارە هۆکارەکە بەرژەوەندیە ئەگە تێبینیتان کرد بێت لە نزیکترین کاتە ئەنجومەنی زانکۆی چەرموو بڕیارێکی دەرکردەوە بەپێی ئەو بڕیارە بۆ ساڵی خوێندنی 2020-21 بەشی زمانی کوردی لە زانکۆی چەرموو هەڵپەساردووە بە بیانووی ئەوەی کە بەشی زمانی کوردی دەرچووی زۆرە و هەلی کاری نییە پێویستە ئەم بەشە هەڵپەسێردرێت و ئەم جۆرە کارانە تەنها لە زانکۆی چەرموو ڕووی نەداوە بەڵکو پێشووتر لە زانکۆیەکی وەکو ڕاپەڕینیش 3 ساڵ پێشێستا هەمان شت دووبارە بۆتەوە و ئیش لەسەر ئەوە کرێت لە ناوەندەکانی خوێندن بە تایبەتی لە قۆناغەکانی باخچەی ساوایەنەوە بۆ ئامادەی لە بەرامبەر زمانی کوردی زمانی تر هەژمونی زمانی تر ڕاست بکرێتەوە بە تایبەتی خوێندنگاکان بە زمانی ئینگلیزی و بە زمانی تورکی ئێستا زمانی فەڕەنسی و چەند زمانێکی تریش هاتۆتە ئاراوە ئەمەش ئەوەمان پێڵێت کە سیاسەتێک هەیە سیاسەتەکە ئەوەیە کە هەموو شتێک لە گۆشەنیگای ئابووری و بەرژەوەندی مادیەوە تەماشا ئاکات هەر شتێک هەر پسپۆڕێک هەر بوارێک ئەگەر بەرژەوەندی مادی تیان نەبێت ئەگەر پارە بۆ خاوەنی شەهادەکە بەدەست نەهێنێت ئەوە پێویستە ئەم بەشە نەمێنێت یاخود ئەم بەشە کەم بکرێتەوە و دابخرێت کە ئێمە بە هەڵەیەکی زۆر گەورەی ئەزانین و پێمان وایە بەرامبەر بە هەر بەشێک بکرێت ناکرێت بەرامبەر بە بەشی زمانی دایک بکرێت چونکە بەشی زمانی دایک بەشێکە لە ئاسایشی نەتەوەی ئێمە وەکو چۆن ئێمە بێ لە کۆی سێکتەرەکانی ترا بە تایبەتی ئاسایشی خۆراکمان پارێزراو بێ ئاسایش ئەمنیەتی ئینسان پارێزراو بێت کللتوری مرۆڤی کورد پارێزراو بێ وە کۆی لایەنەکانی تر بۆیە زمانی کوردیش پێویستە تایبەتمەندی خۆی هەبێت و پێویستە لەو گۆشەنیگایە و تەماشا بکرێت نەک ئەوەی لە گۆشەنیگای بازاڕی کارە و نەبوونی بازاڕی کارەوە کە ئەمەش ئێمە وەکو بەشی زمانی کوردی لە زانکۆی چەرموو ئەمەمان ڕەت کردوێتەوە کە ئەمە پاساوێکی لاوازەوە پاساوێکە بێ بنەمایە و پاساوێکە شڕۆڤە نەکراوە واتە هەڵ نەسەنگێنراوە بە شێوەیەکی زانستی بەڵگە ئەوە نەخراوەتە ڕووکە فعلەن ڕاستە بەشی زمانی کوردی بازاڕی کارینێ نەخێر بە پێچوانەوە بەپی ئەو داتایانی ئێمە لە بەردەستمانە
هەیە ئەو بپێ ئەو بەدواداچوونانەی ئێمە وەکو سەرۆکایەتی بەشی زمانی کوردی وەکو ئەنجومەنی بەشی زمانی کوردی بۆم بابەتەمان کردووە بە پێچەوانەوە لە سنووری چەمچەماڵ و دەوروبەری دەرچووەکانی ئێمە سێەم گروپن سێم دەستن کە بازاری کاریان هەبوو و کاریان دەستکەوتۆ لە شوێنە جیاوازەکان جا چوەکو مامۆستا بێت چوەکو وانە بێژ بێت چوەکو ئەوەی کارێکی ئاساییان لە کارگەیەک لە شوێنێکا دەستکەوت بێت کەواتە بە پلەی یەکەم ئێمە ترسمان لەوە هەیە کە خەڵکانێک بە بەرنامە ئیش لەسەر ئەمە بکەن کە بەهۆی ئەوەی کە چی شتێک بەرژەوەندی تیا بێت واتە لە گۆشەیەکی ماتریاڵستیەوە سەیری بابەتەکانەکەن لەو گۆشەیەوە سەیرێکن کە مادام بەشی زمانی کوردی وەکو بەشی ئینگلیزی و وەکو بەشێکی بۆ نمونە تاقیگی پزیشکی یاخود بەشێکی پزیشکی مادام پارە بەدەست ناهێنێت مادام توانای ئەوەی نییە کە لە کەرتی تایبەت و لە بازاڕی ئازادا پارە بەدەست بێنێت کەواتە پێویستە دابخرێت کە ئەمە سیاسەتێکە ئەبێ حکوومەت بەر بەم سیاسەتە بگرێت ئەمە سیاسەتێکی زۆر خراپە لە داهاتوە ئێمە ترسی ئەوەمان هەیە کە وەکو کۆمەڵێک حکوومەتی جیاواز وەکو کۆمەڵێک نەتەوەی ترکە زمانی دایکی خۆیان پشتگوێ خستو و زمانی هاوردیان هێناوە کردویانە بە زمانی ستاندارد ئەگەر ئەمە بۆ وڵاتێکی وەکو هندستان یا وڵاتێکی وەکو سنگاپورە یا هەنێک لە وڵاتانی ئەفریقی ڕاست بێت ئەمە بۆ هەرێمی کوردستان ڕاز نییە چونکە هەرێمی کوردستان جارێک کیانی نییە حکوومەتی نییە هەرێمی کوردستان سنووری جوگرافی نییە هەرێمی کوردستان خاکێکی دیاریکراوی نییە بۆیە هەرێمی کوردستان ئەوەی کە بە شێوەیەکی گشتی پاراستوێتی و هێشتوێتیەوە بە درێژایی 100 ساڵی ڕابردوو بریتیە بۆ لە زمانەکەی و ئەوەی کە ئێستاش سەنگەری مانەوەیەتی زمانەکەیەتی کە کللتورەکەی ئەپارێزێت کە بیرکردنەوە و ئایدیاکەی ئەکە ئاوەزی ئەپارێزێت بۆیە گرنگە ئێمە بەم عقلێتەوە بیرکەینەوە و بەم لۆژیکە ئیش بکەین نەک بە لۆژیکی ئەوەی کە زمانی کوردی ببەسینەوە بە بازاڕی کار و بەرژەوەندی ئابووری کە بەداخەوە ئەو سیاسەتی کە لە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە لە کۆی سێکتەرەکانی تر بەم ئاقارەیە ئیشەکە کە ئاقارێکی خراپە و لە کۆتاییە ئەبێتە هۆی ئەوەی کە زمانی کوردی تەنها قەتیس بێت لە زمانی قسەکردنا کە ئەمە چۆنەڵی زمانی کوردی بەرەو تونێلێکی تاریک و خراپ ئاراستە ئەکات. زۆر باشە دکتۆر وە بەڕێزیشت ئاماژەت پێکرد گرنگیدان بە زمانی بێگانە و کردنەوەی چەندان بەشی گرنگ لە زانکۆکان و هەلی زوو تاعینبوونی ئەو بەشانە ئەمە تا چەند وای کردووە کە زمانی کوردی لە کار بخرێت یاخود خوێندکار زۆر ئەهمیێت بە زمانی کوردی نەدات لە کاتێکدا کە ئەگەر لە بەشی کوردی وەربگرێت زۆر پێی باش نەبێت ئەمە تا چەند کاری کردوتە سەر ئەمە. من لێتانی ناشارمەوە کە ئەوەی کە ئێمە هەستی پێ ئەەکەین بە بەرنامە ئیش لەسەر ئەوە کرێت کە زمانی کوردی لاواز بکرێت و زمانی کوردی پەراوێز بخرێت بۆ نمونە ئەگەر هەر لە ئەو کۆنمرەیەوە بڕوانین کاتێکە بەشی ئینگلیزی بەهشتا بەرەو ژوور وەرەگرێت و بەشێکی وەکو زمانی کوردی 60 و 65 وەرەگرێت ئە لێرەوە ئیش لەسەر ئەوە ئەکرێت کە جۆرێک لە بیرکردنەوە لای خەڵکی دروست بێت کە مادام بەشی ئینگلیزی بۆ نمونە نمرەیەکی زۆر بەرز وەرەگرێت کەواتە بەشێکی باشترە بەشێکی بەرزترە بەڵام زمانی دایک کە نمرەیەکی کەمتر وەرەگرێت کەواتە ئاستێکی نزمتری هەیە ئەمە لای خێزانەکانی ئێمەش لای تاکەکانی ئێمەش هەمان ئایدیا دروست کراوە کە داهاتووی بەشی زمانی ئینگلیزی بۆ نمونە داهاتوویەکی باشی هەیە لەبەرەوەی هەلی کاریت پێدەسەکەوێت لەبەرەوەی دەرچۆکانی بەشی ئینگلیزی بۆ نمونە ئەتوان هەلی کاریان دەستکەوێت بۆ نمونە کۆی دەرچۆکانی تریش بە تایبەتی بەشە عیلمیەکان کە ئەمە بە جددی بیرکردنەوەیەکی زۆر خراپە و بیرکردنەوەیەکی نازانستیە و بیرکردنەوەیە کە پێچوانی ئاراستەی نەتەوەیە پێچوانی ئاراستەی ئاسایشی زمان و ئاسایشی نەتەوەیی زمانیە بۆیە گرنگە ئێمە ئەبێ بەر بەم بابەتە بگرین و ئەوەی کە ئەکرێت کردنەوەی وەکو پێشتر ئاماژم پێکرد کردنەوەی ئەو قوتابخانە نمونەیانی کە بە زمانەکانی تورکی و ئینگلیزی و فەڕەنسی و تا دوایی کە ئەمەش بەخۆی سیاسەتێکی زۆر خراپە کە لە ڕووی زانستیەوە لە ڕووی دەروونناسی و کۆمەڵناسی و پێویستەکە مناڵ تا تەمەنی 10 ساڵان پێویستە بە زمانی دایکی بخوێنێت واتە لانی کەم تا قۆناغی سەی بنەڕەتی پێویستە ئەو مناڵە بە زمانی دایکی بخوێنێت بۆی زمانی دایکی پاراو بێت چونکە ئێمە بیرمان نەچێت مناڵ بە هەر زمانێک بخوێنێت و باگراوەندە ڕۆشنبیرەکەی هەر زمانێک بێت بەو زمانە بیرەکاتەوە لە کۆتاییە بۆیە لێرە وەزارەتی پەروەردە بەداخەوە
ئیشی لەسەر ئەوە کردووە کە ڕێگەی بە خوێندنگە نمونەیەکان داوە هەر لە باخچەی ساوایانەوە بە زمانی ئینگلیزی یا بە زمانی تورکی مناڵی کورد بخوێنێ کە من زۆر جار وتومە ئەوان سەدان میلە بڕن لە فەڕەنسا لە بەریتانیا لە ئەڵمانیا لە تورکیا لە چەندین وڵاتەوە دێن بۆ هەرێمی کوردستان بە پارە کللتور و زمانی خۆیان بە ئێمە ئەفرۆشنەوە بە پارەیەکی زۆریش بەڵام ئێمە لە هەرێمی کوردستان ینی بە بەلاشیش مناڵانی ئێمە حەزیان بەوە نییە کە زمانی کوردی بخوێنن کە ئەمە سیاستێکە سیاستی حکوومەتی هەرێمە و سیاستی پەروەردە و سیاستی وەزارەتی پەروەردە و سیاستی وەزارەتی خوێندنی باڵایە کە بە ئاقارێکی خراپە ئیشیان کردووە و خەڵکانێک لەم دوو وەزارەتە هەن کە هیچ لە گرنگی زمانی کوردی و لە ئەهمیەت و بەهای زمانی کوردی تێناگەن بۆی ئەم بڕیارانە ئەدەن پێیان وایە هەموو شتەکان لە گۆشەنیگای ئابووری و ئەبێت تەماشا بکێت کە ئەمە بیرکردنەوەیکی زۆر خراپە و ئەمە داهاتوویەکی زۆر خراپ بۆ زمانی کوردی بەجێ دێڵێ بۆیە گرنگە خەڵکانی خەمخۆر خەڵکانی ڕۆشنبیر خەڵکانی ئەکادمی و ئەو دڵسۆزانی کە لەناو وەزارەتەکانیشن ئەو کادرە ئیداریانی کە لەناو وەزارەتەکانیش ئیش لەسەر ئەوە بکەن کە ئەم جۆرە سیاسەتە ڕەت بکەنەوە بەڵێ سەبارەت بە پیادەکردنی ئەم جۆرە سیاسەتە ناوشیاری تاکی ئێمە چۆنە چکە سیر دەکەی منێک مادام دەڵێم مناڵەکەم لە فڵان قوتابخانی ئەهلی نمونەیی تایبەتدا فێری زمانی فەڕەنسی یا ئینگلیزی یا تورکی دەبێت بەلامەوە ئاساییە لە ماوەی یەک ساڵەکە 3-4 میلیۆن پارەشی بۆ بدەم بەڵام لە بەرامبەر زمانی کوردیەکە لە قوتابخانە مەحەلەکەی خۆمان ڕاستە ڕەنگە خزمەتگوزاریەکانی وەکو ئەهلیەکە نەبێت بەڵام فەرامۆشی دەکەم لەم قەیرانەش ئامادەم زۆر جار قەرزی بۆ بکەم 3 میلیۆن 4 میلیۆن پارەی بۆ بدەم ئەمە تا چەنە ناوشیاری تاکی ئەمەشە بەرامبەر بە ئەم سیاسەتەی کە حکوومەت دەیەوێت پیادەیکە ئەبێ بڵێم بەداخەوە ینی تاچی ئێمە هۆشیار نییە لە ڕووی هۆشیاری زمانی نییە و هۆشیاری کەلتوری نییە هۆشیاری نەتەوەی بەداخەوە بەهۆی پیادەکردنی یا پێڕەوکردنی سیاسەتی پارتە سیاسەکان لە هەرێمی کوردستان بە تایبەتی ئەو پارتانی کە دەسەڵاتدارن وای کردووە کە ئێمە هیچ جۆرە هەستێکی خۆشویستنمان بۆ زمانی دایک و بۆ کەلتوری خۆمان و بۆ نەتەوەی خۆمان و بۆ خاکی خۆمان نەبێت کە ئەمە گرنگە ئێمە بە پلەی یەکەم خێزان ئەبێ ئەم هۆشیارێت دروست بکات و دواتر ئەبێت پەروەردە ئەم هۆشیارێت دروست بکات ئەوەی لە کەرتی پەروەردەی ئێمەیە هەیە پەروەردەیەکی تێکشکاومان هەیە هۆکارەکەشی ئەوەیە کە کۆی ئەو قەیرانانی کە لە هەرێمی کوردستانە هەیە وای کردووە کە مامۆستایان و سەرپەرشتیارانی پەروەردە و خەڵکانی پەروەردەکار نەتوانن بە ئەرکی سەرشانی خۆیان جێبەجێ بکەن بۆیە ئێمە ئەم وێنەی کە جەنابتان باسێکەن وێنەی ناهۆشیاری پەیوەندە بە وێنە گەورەکەەوە واتە پەیوەندە بە ئەوەی کە لە هەرێمی کوردستان ئەگوزارێت بە کۆی سێکتەرەکان ئێمە ئەگەر سێکتەری ئابووریمان کێشەی تا بێ سێکتەری کۆمەڵایەتیمان کێشەی تا بێ سێکتەری ڕۆشنبیریمان کێشەی تا بێ سێکتەری بەڕێوەبردنمان کێشەی تا بێ لە کۆتاییە کاریگەری لەسەر سێکتەری پەروەردەی تاک و هۆشیاری تاکیش ئەبێت بەڵام ئەگەر بە تایبەتی سێکتەری پەروەردەی ئێمە سێکتەرێکی مەزبوط بێت تەواو بێت بێ کێشە و گرفت بێت و وەزارەتی پەروەردە و سەرپەرشتکاران و مامۆستایان بە ئەرکی سەرشانی خۆیان جێبەجێ بکەن و ئەرکی سەرشانی خۆیان ببینن بێگومان تاکێکی ڕۆشنبیرمان لە کۆتاییە ئەبێت ئێمە بیرمان نەچێت بۆ منە زۆر جار کە مناڵی کورد دایک و باوکی لێ پرسێ لە چ بەشێک ئەخوێنیت یا هاوڕێکەی لێ پرسێ لە چ بەشێک ئەخوێنی کە بڵێ لە بەشی زمانی کوردی ینی پرسیاری ئەوەی لە کاپاشە تۆ زمانی کوردی نازانی یعنی بۆچی چویتەتە ئەم بەشە کە ئەمە هۆشیاریک کەمە زۆر خراپە یعنی ئەمە ناتێگەیشتنە لە زمانی دایک لە ئەهمیەتی زمانی دایک بۆ نمونە من بەردەوام و پرسیاراکەم باشە هەمان پرسیار لە عەرەبستان لە وڵاتی ئێران لە تورکیا لە بەریتانیا لە وڵاتانی تر ئایا کەسێکە لە بەریتانیا لە بەشی ئینگلیزیە کە خۆی ئینگلیزە لە عەرەبستان لە بەشی عەرەبیە لە ئێران لە بەشی فارسی ئایا دایک و باوکی ئەو مناڵانە ئایا خەڵکانی ئەو وڵاتانە هەمان پرسیار لە ڕۆڵەکانی خۆیانەکەن سەبارەت بە زمانی دایکیان نەخێر هەمان پرسیار ناکەن کەواتە ئێمە کێشەکە لە خۆمانەوەی بۆیە گرنگە ئێمە وا بکەین کە ئەم کێشەیە نێڵین ئەبێ ئەمەش لە پەروەردەوە دەست پێکات چونکە پەروەردە زۆر گرنگە کە تاکێکی هۆشیار و تاکێکی ڕۆشنبیر بەرهەم بێنێت زۆر بە کورتی دەمەوێت دوایین پرسیارمان لەسەرمە بێت ئەم لابردنی وانەی کوردی یا بەشی کوردی لە زانکۆکاندا ئێستا
تا چەندە ڕێگە پێدراوە بە پێی بنەمای بڕیار و ڕێنمایی و یاساکانی وەزارەتی خوێندنی باڵای یاخۆدە و یاسایانی کە لە هەرێمی کوردستان کار پێ دەکرێت لە بابەتی خوێندن تا چۆنە ڕێگە پێدراون و هەڵوێستی وەزارەت لەسەر ئەمانە چییە؟ ئایا وەزارەت دەبێ و ڕێگر بێت، دەبێ هەڵوێستی هەبێت، دەبێت چی بکات؟ بەڵێ طبعا سیاسەتی ئەنجومەنی زانکۆکان و دەسەڵاتی ئەنجومەنی زانکۆکان لە ڕووی لایەنی زانستی و ئیداری و ئەویان لە دەسەڵاتە هەیە کە دەستکاری بەشەکان بکەن و بەش بگۆڕن بەش زیاد بکەن، بەڵام ئێمە ئەبێ شتێکمان لە یاد بێت، ئەویش ئەوەیە کە هەر زانکۆیە کاتێک کە ئیش لەسەر ئەوە کات بەشێکی زانستی بگۆڕێت، بەشێکی زانستی هەڵپەسێرێت یا بەشێکی زانستی دابخات، پێش هەموو شتێک وەکو وتم زانکۆ ناوەندێکی ئەکادیمیە ئەبێ بە داتا قسە بکات. بۆ نمونە کاڵێ فلان بەشدا ئەخەین لەبەرەوەی بازاری کاری نییە، ئەبێ لە بەرامبەرە بەڵگەی هەبێت، داتای هەبێت، هۆکارەکەی چییە دایەخات. ئایا فعلەن بازاری کار تەنها بۆ نمونە ڕوبەڕووی بەشی زمانی کوردی بۆتەوە یاخود لە پزیشکیەوە بۆ نزمترین بەش بازاری کاری نییە. ئێمە هەمومان ئەزانین ئێوەی ڕاگەیاندن کار خەڵکانی ئاسایی ئەوە ئەزانێت کە لەم هەرێمەیە سەدان هەزار دەرچوو هەیە لە کۆی بەشە جیاوازەکان کاری دەست ناکەێت، کەواتە ئەم بابەتە پاساوێکی لاواز و نامەنتەقیە ئەگەر بوترێت بەشی زمانی کوردی لەبەر نەبوونی بازاری کار داخرێت. ئەمە خاڵێکی تر پەیوەست بە وەزارەتی خوێندنی باڵاوە. وەزارەتی خوێندنی باڵا ئەبێ سیاسەتێکی ڕوونی زانستی ئاشکرای هەبێت سەبارەت بەکردنەوە و داخستنی بەشەکان و لە ناویشانە پەیوەست بە بەشی زمانی کوردی، چونکە ئەبێت بەشی زمانی کوردی تایبەتمەندی خۆی هەبێت و ئەبێت پەیوەست بە بەشی زمانی کوردیەوە بڕیاری تایبەتی هەبێت و ئەبێت دەسەڵاتێکی وا نەدات بە زانکۆکان کە بە ئارەزوی خۆیان بە ئەنجومەنی زانکۆکان بە شێوەیەکی تاکڕانە بە ئارەزوی خۆیان بە بیانووی جیاواز ئیش لەسەر ئەوە بکەن کە زمانی دایک لاواز بکەن و زمانی کوردی بەو ئاقارەیە بەرن کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان، چونکە ئەمە خەتەریاتێکی گەورەیە پێویستە لەسەر ئاستی حکوومەت و پەرلەمان و سەرۆکایەتی هەرێمەوە لەم خەتەریاتە بێنە دەنگ. بۆ زۆر گرنگە ئەم مەسجە ئەم پەیامە بە هەموو لایەنەکان بگات، چ بە لایەنی ئیداری و دەسەڵات، چ بە لایەنی خەمخۆران و دڵسۆزانی و تەنانەت ڕاگەیاندنکاران و کۆی ئەوانەی کە لەم کەیسە ئیشەکەن و دڵسۆزن بۆم بابەتە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر مستەفا ڕەزا مامۆستای زانکۆ. سپاس کە ڕاستەخۆ لە چەمچەماڵەوە لەگەڵمان بووی. زۆر سپاس بۆ تاوی زانیاریەکانت. بەڵێ بینەرانی عزیز ناوبڕێکی کورد وەردەگرین و دواتر دەگەڕینەوە وڵاتە. دووبارە سڵاوتان لێبێت بە ڕێزان کورتی پیاوەڵەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. دوجار پەرلەمانتارانی پارتیش دان بەوە دادەنێن گەر دزی و تاڵانی لە گومرگ و خاڵە سنووریەکان نەکرێت ئەوە تەنها بەداهاتی هەرێم دەتوانرێت موچەی موچەخۆران دابین بکرێت. پەرلەمانتارێکی پارتی کە هاوکات جێگری سەرۆکی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستانت دان بەوە دادەنێت کە کۆی داهاتی گومرگەکانی هەرێمی کوردستان بۆ گەنجینەی حکوومەت ناگەڕێتەوە، تەنانەت بەشێکی بۆ حیزبەکانیش نابێت، بەڵکو دەچێتە گیفانی چەند کەسێکی دەستڕۆیشتوو. ئەو پەرلەمانتاری پارتی باوەڕی وایە ئەو کەسانەی داهاتی گومرگەکان دەدزن بەشێکی زۆری پارەکانیان حواڵەی بانکەکانی دەرەوە کردووە و خەڵکیان بەلاوە گرنگ نییە و هەر کاتێکیش ڕووداوێکی نەخوازرا و ڕووبدات کوردستان بەجێ دێڵن. لێدوانەکانی ئەو پەرلەمانتاری پارتی لا لیژنەی دارایی پەرلەمان لە کاتێکدایە لیژنەی دارایی لە بەدواداچوونێکدا سەردانی خاڵە سنووریەکانی هەرێمی کرد. لە ماوەی مانگێکدا لا چەمچەماڵ 6 کەس کوژران و 23 کەس بە تۆمەتی کوشتن دەستگیر کراون. قایمقامی چەمچەماڵ ئاشکرای کرد تەنها لە ماوەی یەک مانگدا 23 کەس بە مادەی 406 لا یاسای سزادانی عراقی دەستگیر کراون. ڕەمق ڕەمەزان قایمقامی چەمچەماڵ دەڵێت لە ماوەیە مانگەدا 6 حاڵەتی کوشتن لە سنوورەکە ڕوویانداوە و هەموو ئەوانش لە ماوەیەکدا لەلایەن دادگاوە فەرمانی گرتنیان هەبووە بە مادەی 406 لە یاسای سزادانی عراقی دەستگیر کراون. زانکۆکانی سلێمانی و هەولێر وادەی خوێندنی ساڵی نوێیان ئاشکرا کرد و 6 هەفتەی یەکەمی خوێندن با شێوەی ئۆنلاین دەبێت. بە پێی ڕاگەیەندراوێکی ڕاگەیاندنی زانکۆی سلێمانی
ڕۆژی یەکشەممە 4 تشرینی یەکەم ڕۆژی ساڵی نوێی خوێندن دەبێت و سەرەتا بۆ ماوەی 6 هەفتە خوێندن با شێوەی ئەلیکترۆنی دەبێت. دواتر بەپێی تایبەتمەندی وانە کۆلێژەکان خوێندن با شێوازی ئاوێتە بەردەوامی پێدەبرێت. لە ڕاگەیەنراوەکەی زانکۆی سلێمانی داهاتووە پشتبەست بە بڕیارەکانی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی هەرێمی کوردستان ئەنجومەنی زانکۆی سلێمانی بەپێی ڕێنمایەکانی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا و پاراستنی تەندروستی خوێندکاران و دابینکردنی پێداویستی بە شەناوخۆیەکان پاش جەختکردنەوە لەسەر شێوازی خوێندنی یاوێتە بۆ ساڵی خوێندنی 2020 بۆ 2021 بڕیاریدا کا ڕۆژی یەکشەممە ڕێکەوتی 4 دەی 2020 یەکەم ڕۆژی ساڵی نوێی خوێندن بێت بۆ خوێندنی بەکالۆریۆس لە زانکۆکەیان. سەرۆکی زانکۆی سەلاحەدین لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند لە ڕێگەی ئەنجومەنی زانکۆوە بەرواری 4 دەی 2020 وەک ڕۆژی دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن دیاری کردووە. خوێندنیش با شێوەی ئۆنلاین و ئەلیکترۆنی خوێندن لە نێوهۆڵەکانی خوێندن ئەنجام دەدرێت. سەرۆکی زانکۆی سەلاحەدین و پیشی چاوەڕوانی ڕێنمایەکانن لا وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بۆ ئەوەی بەپێی ڕێنمایەکان پرۆسی خوێندنی ئەم ساڵ بەڕێوە بچێت. حکوومەتی عراق بڕیاری کۆتایی لەبارەی ناردنی نەوتی سپی بۆ هەرێمی کوردستان دا و پشکی ئیدارەی گەرمیان و ڕاپەڕینیش زیاد کراوە. غالب محەممەد ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عراق ڕایگەیاند دوای ئەوەی ڕەزامەندی وەزیری نەوت و بریکاری وەزیری نەوتی عراق وەرگیرا بۆ هەناردەکردنی زیاتر لە 50 ملیۆن لیتر نەوتی سپی بۆ 6 ناوچەی هەرێمی کوردستان ئێستا فەرمانی کۆتایی دەرچووە بۆ هەناردەکردنی نەوتی سپی بە ڕێژە بۆ هەر 6 ناوچەکانی هەرێم. بەپێی زانیاریەکان خۆی هەناردەکردنی نەوتی سپی بۆ پارێزگای سلێمانی و ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین دەکاتە 12 ملیۆن و 500 هزار لیتر کە لە یەک ڕۆژدا زیاتر لە 216 هزار لیتر نەوتی سپی بۆ ئەو سێ شوێنە دابین دەکرێت. هەروەها پارێزگای هەولێر زیاتر لە 15 ملیۆن و 800 هزار لیتری بۆ دێت ڕۆژانە دەکاتە 144 هزار لیتر. بە وتەی و پەرلەمانتاری کوردستان لا بەغدا ئەو نەوتەی کە دێت بۆ هەرێمی کوردستان با نرخی حکومیەوە تا 150 دینار دەکات بۆ هەر لیترێک. لە هەموو حاڵەتێکدا دەبێت نرخی بەرمیلێک 35,000 تێپەڕ نەکات با گواستنەوەشەوە گەرنا دواتر ئەوان بەرپرسن و ئێمەش ڕێکاری یاسایی دەگرینە بەر و وەزارەت ئاگادار دەکەینەوە. مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عراق پارتێکی سیاسیدا دەمەزرێنێت و سەرۆکایەتیکردنی با یەکێک لە کەسە نزیکەکانی دەستپێرێت. بەپێی زانیاریەکان مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عراق کار دەکات بۆ دامەزراندنی پارتێکی سیاسی لا یەکەم وێستگەی پارتەکەشدا بەشداری لە هەڵبژاردنە پێشوەختەکەی عراق دەکات. بەپێی بڵاوکراوەی میدیاکان ڕائید جوحی کاندیدی بەخێری کازمیە بۆ ئەوی سەرۆکایەتی پارتی سیاسیەکەی پێ بسپێرێت. بەپێی زانیاریەکان کازمی دەیەوێت بۆ هەڵبژاردنەکان هاوپەیمانەتیەک لەگەڵ چەند کەسایەتیەکی کورد و شیعە و سونەدا بمەزرێنێت بۆ ئەوەی هاوپەیمانیەکەی زۆرترین دەنگی هەڵبژاردنەکان بەدەست بێنێت و پێدەچێت پارتەنوێیەکەی کازمیش لەگەڵ چەند پارتێکی دیکەی سیاسی و کورد و عەرەب هاوپەیمانی پێک بهێنێت. تۆڕی سووریا بۆ مافەکانی مرۆڤ ڕایگەیاند لە 6 ساڵی ڕابردوودا زیاتر لە 3,000 هاوڵاتی مەدەنی بەهۆی هێرشەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە داعش لە سووریا کوژراون. تۆڕی سووریا بۆ مافەکانی مرۆڤ لە راپۆرتێکیدا ئاشکرای کردووە هێرشەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی کە لە 23 ئەیلولی 2014ەوە دەستیان پێکرد و 3039 هاوڵاتی مەدەنی کوژران و کە 924یان منداڵن و 656یان ژن بوون. بەپێی ئامارەکە زۆرترین ژمارەی قوربانیان لە پارێزگای ڕەقەب بووە کە تێیدا 1133 کەس کوژراون. بەپێی ئامارەکەی هاوپەیمانی نێودەوڵەتی زیاتر لە 172 جار کۆمەڵکوژی ئەنجام درراوە لەگەڵەوەشدا 181 جار شوێنە مەدەنیەکانی وەک قوتابخانە و بازاڕی بردومان کردووە. کورتیاوەڵەکانمان پێشکەشکردن پاش ناوبڕێک دەگەڕێنەوە لاتر. ئازدانی پەیامی ڕۆژ دەچینە لای ڕووماڵی چالاکیەکانی شار و شارۆچەکانی کوردستان و زانیاریە تایبەتەکانی ڕۆژ دەچینە هەولێر لای پەیاملێرمانی دیز محەممەد ئیدریس سڵاوی خوا لەوێت زانیاریەکانی ئەمڕۆی هەولێر چین. زۆر سپاس کاک جلال بەیانتان باش بەڵێ ئێستا ئێمە لە بەردەم وەزارەتی کوشتکاڵین کۆمەڵێک جوتیار کە بەروبوومی خۆماڵیان هەبووە بەردەم شەقامی وەزارەتی کوشتکاڵیان گرتووە
بەهۆی ئەوەی کەوا بەروبوومی دەرەچی دێتە ناو هەرێمی کوردستانەوە بەروبوومی خۆماڵی سرف نابێت واتە ساغ نابێتەوە بەڵێ ئێستا من دەچمە لای جوتیارەکان بزانم بۆچی هاتوونەتە ئێرە و داواکاریان چیە سڵاو دەبێت تۆ جوتیاری بۆچی هاتوویتە ئێرە داواکاریتان چیە والله هاتینە ئێرە بەس ئەوە پەیامێک بگەینە وەزارەتی کشت و کاڵ کە ڕۆژانە ئەگەر بێنە داوامە پەتاتانە هیچ نابینەوە لێرانە ڕۆژانە وەختێ بێنە داوام بەبیریان بێتەوە پەتاتەیە بۆ چات تە ئێرانە ئەمە پەتاتەمان لە کوردستان هەمووی خەزم کردیە لەبەر وەزعی کۆڕۆنە و کە سەرف نەبوو لە مانجی 6 تا ئێستا لە هەموو خەزانەکان خەزم کرایە ئێستا پەتاتە ئیرانی لە حدودی بەروێسان داخل دەبیت پەتاتێمە سرف نابیت بەس بۆندە هاتینە پەیامێک بینە وەزیری کشت و کاڵ کە بەخۆی قەراریدا لە یەکی چار هەتا 15 پەتاتە داخل نەبیت لە هیچ سنوورەکان زۆر باشە بەڕێز وەزیری کشت و کاڵ ئێستا هاتە دەرەوە چیوت بە ئێوە داواکاری لە ئێوە چی بووە چ پەیامێکی ئاراستی ئێوە وەزیری کشت و کاڵ هاتە دەرێ لە دەسەڵاتی من نیە ئەگەر لە دەسەڵاتی وەزیر نەبی لە وەزیر بەسەرەوە بۆ چ بە نسبەت کشت و کاڵ چوونە پەرلەمان ئەوە جاری سێمە دێنە وەزارەت بەس ئەوە بەس بۆندێ هاتینە پەیامیان بگەینێ کە ئەوە پەتاتەیە ڕۆژانە کە دێنە دەوام بە بیریان بێتەوە پەتاتەیە بۆ چاتە ئیرانە زۆر باشە دەستان خۆش زۆر سپاس بەڵێ ئێستا دەسمە لای جوتیارێکی تر سڵاو لێ بێ مامەجان تۆ جوتیاری بۆچی ئێرە و جوتیارێکی بەحقیقەت جوتیارێکی نمونەییە بەڕاستی ئەمە هەموو شاهدای دایتە پێمان هەموو قورسمان هەیە لەگەڵ کاک عەبدولستار مەجید بەڕاستی جوتیارێکی هەموو تقریبا 25 جوتیار هەمی نمونەیی دانایە ئەنکە ئەو پتاتە دەلاڵە چخوا قەبیل دەکەن چخوا قەبیل دەکەن ئەو پتاتە دەلاڵە باوێم ئەو پەتاتانە بەروبیم خۆماڵینیان خۆماڵیە قوربان چاتە ئەمان کە بەتای نابن 2500 تەرم لە بەڕادیە لە مەغزەنیە 2500 تەرما لە مەغزەنیە جوتیاری گەورە هەیە هێشتا لە من گەورەتر 4000 وا لە مەغزەنیە هەیە 3000 لە مەغزەنیە هەیە 500 لە مەغزەنیە هەیە 200 لە مەغزەنیە چخوا قەبول دەکەن ئەنکە لە دەواازەی باش ماغوڵ لەو دەوازانە هەموو پتاتە ئیرانی تێتە ژوورەوە بە قاچاقی ساری بە 25 جۆرەقەی خوا قبول دەکەن خوشکە وەزیری دەبێتە پێمان وەڵا من چ بەدەستم نییە لە من لە هەرنە جێ بلندتر هەیە ئەدێکە گوتمە کاک وەزیری بەڕێز چخوا قبول دەکەن پارەکە و پێرارەکە عەبدولستار مەجید لۆمان ئەو دەواازانە هەموو دەگرت بە دلی خۆماس پتاتەکەمان دەفرۆشت ئەمە داوای گرانی ناکەین بەڕاستی با بەسێتە 50 تا 400 زیاتر بلند نەبیتن ئەمە چ بفرۆشم ئەو بە 100 دیناری بفرۆشم چخوا قەبیل دەکەن سەرمال و منداڵمان هاتە بڕین زۆر باشە بەڵێ کاک جەلال ئەوەی ئێستا دەیبینن سیارەکانی جوتیارەکانە کەوا بە سیارەیەکی زۆر بەروبوومی خۆماڵی پەتاتیان هێناوەتە ئێرە ئەمەی کاکرێ ئێستا بۆچی وا دەکەن بۆچی هەمووان پەتاتیان هێناوە لە بەردەم وەزارەتی کشت و کاڵا زۆر باشە لەسەر شەقامەکان ئەگەر بکرێەوە دیمەنەکانیشمان زیاتر پیشان بێت زۆر باشە کاک جەلال بەڵێ ئێستا ئەو جوتیار بەڕێزانە کە هاتوونەتە بەردەم وەزارەتی کشت و کاڵ پەیامیان ئەوەیە کە بەروبوومی خۆماڵیان ساغ نابێتەوە بەهۆی ئەوەی کەوا بەروبوومی دەرەچی و هاوردا داخلی سنووری شاری هەولێر و هەرێمی کوردستان دەبێت بەڵێ ئەو بەروبوومی خۆماڵیان ئەو پەتاتانەی کە لێر ئێستا دەیبینن ئەوە هەمووی بەروبوومی خۆماڵیە کە ساغ نابێتەوە بۆیە جوتیارەکانیش بۆی داواکانی خۆیان بگەێنن هێناویانە لە بەردەم وەزارەتی کشت و کاڵ ڕۆیان کردووە و ڕشتویانە وەکو ئەوی کە دەیبینن تاوەکو پەیامێک بە وەزارەتی کشت و کاڵ و بە وەزیری کشت و کاڵ بدەن بۆی ڕێگری بکات لەو بەروبوومە بیانیانە کە هاوردە دەکرێت لە وڵاتانی دراوسێەوە دیز لەگە وەڵامی پرسیارەکانە من دەمەوێت زیاتر کامێرەکەت لە زۆمی کامێرە لەسەر دیمەنەکان بێ وەزیری کشت و کاڵ تا ساتوەتە دەرەوە وەڵامیان بداتەوە یاخۆت لیژنەیەک لەمان وەفدێک لەمان بستنە ژوورەوە لەگەڵ وەزیرا دابنیشن ئەم داوایان ئاڕاستەی وەزارەت کردووە لەوەی کە بابەرهەمی بەروبوومی خارجی ڕابیگیرێت یاخود گومرگی زیاتری بخێرێتە سەر بۆی کە بەروبوومی ناوخۆیی زیاتر ساغ بکرێتەوە لە بازاڕەکانی خۆماندا. بەڵێ کاک جەلال تۆزێک بەر لە ئێستا بەڕێز وەزیری کشت و کاڵ هاتە دەرەوە بۆ لای جوتیارەکان پەیامێکی هەبوو گوتی ئەو قسەیەکەوە بەڕێز وەزیری کشت و کاڵ کردی گوتی ئەوەی لەسەر منە تەنها بڕیاردانە بەڵام جێبەجێکردنەکەی لەسەر منیە ئەوە دەبێت ئێوە بچنە لای ئەنجومەنی بەڕێز وەزارەتی دانی وەزارەتی کشت و کاڵ بڕیاری ڕاگررتنی هەناردێنی و تەواو بکەن لەو بەیانی وەزیری کشت و کاڵ پێشتر بڕیاری یاوە بۆ نمونە بەروبوومی هاوردەکردنی قەدەغە بکرێت
بەوتەی بەڕێز وەزیری کوشتتوکاڵ بڵێ بڕیار درراوە هاوردە بکرێت بەڵام بە شێوەی قاچاق یعنی هاوردەکردنەکان ڕانەگیراوە ینی هەر هاوردەکردنەکەی هەر هەبووە بۆیە زیاتر ئەوە جوتیارانی نیگەران کردووەکەوە بڕژێنە بەردەم وەزارەتی کوشتتوکاڵ تاوەکو پەیامەکە بەڕێز وەزیری کوشتتوکاڵ بگەێنن بە وتەی جوتیارەکانیش بێت ئەوە جاری یەکەم و دووەم و سێم نییە کە هاتوونەتە بەردەم وەزارەتی کوشتتوکاڵ ئەمە جاری پێنجەمە دێنە بەردەم وەزارەتی کوشتتوکاڵ تاوەکو پەیامەکەیان بگەێنن کەواتە ئیدریس دیارە حەقا کە ئەم جوتیارانە بڕۆن بەرۆکی وەزارەتی ناوخۆ بگرن چونکە ڕێگا قاچاقەکان و سنوورەکان ئەو ڕێگامنیانە زیاتر بەدەست وەزارەتی ناوخۆیەنە وەزارەتی کوشتتوکاڵ زۆر سپاس بۆ زانیاریەکانت کە لەو لێرەوە لەگەڵمان نبوویت. بەڵە بەرزان هەر لە بەرگەی پەیامنێران پەیامنێرمان هاوار محەممەد لە کەلارەوە وەردەگرین هاوار سڵاوی خی گەورت لێ بێ بزانین زانیاریەکان لای تۆچین بۆ ئێمە بۆ بینەرانش بگوازیتەوە فەرموو. هاوارەگەر گوێت لە دەنگی منە بزانین زانیاریەکان لە گەرمیان چییە بۆ ئێمە بۆ بینەرانیشی بگوازیتەوە فەرموو. دیارەوەی کە لە وێنەکانی هاوار تا ئێستا پێمان گەشتووە ناڕزاییەک هەیەکە لە کەلار گردبوونەوە ناڕزاییەک هەیەکە پەیامنێرمان هاوار محەممەد لەوێ بۆی کابزانین گردبوونەوە ناڕزایی ئەم خەڵکە لە پێناوچیە داواکاریەکانیان چییە کام ڕۆ بەداخەوەریمی کوردستان بە بارودۆخێکدا تێدەپەڕێت کەم ڕۆژ هەیە کە گردبوونەوە و ناڕزایی چین و توێژە جیاوازەکان لە شار و شارچەکان هێرێمی کوردستاندا ڕوونەدا دیارە ئەمڕۆ لە کەلار ئێستا گردبوونەوە هەیە و دیارە پێشبینیتان لە هەولێر گردبوونەوە ناڕزایی جوتیاران هەبوو گەرچی بڕیاری هاوردەکردنی پەتاتە ڕاگیراوە بە بڕیاری وەزارەتی کوشتتوکاڵ بەڵام لە ڕێگەی قاچاق و خەڵکانێکی دەست ڕۆیشت و توانیویان هێشتا بەردەوامی بە هاوردەکردنیەوە بەرهەمە بدەن دەچینەوە کەلار لای پەیامنێرمان هاوار محەممەد هاوار سڵاوی خوا لێبێ زانیاریەکانی کەلار چی؟ برایان سەڵتی بێژەرم بوون ئەگەر هاوار ئەگەر گوێت لێمانە دەمێ بزانم ئێستا تۆ لەو گردبوونەوە ناڕزایی کە هەیت لە پێناو چیایە بۆ خەڵکی کە لەوێ کۆبوونەتەوە داواکاریەکانیان چی و ناڕزایەکەیان لە پێناو چییە؟ ئێمە دیارە سەڵتی ئەمە ناگاتە لای پەیامنێرمان هاوار کە لە کەلارەوە کاماژۆم پێکردە وێنانی کە گەشتونەتە ئێرە دیارە گردبوونەوە ناڕزاییەک هەیە کە لە کەلار ئەنجام دراوە و پەیامنێرمان هاوار محەممەد لەوێ و چاوەڕێوەکەین کە زانیاریەکانمان بداتێ بەڵام دێنەوە سلێمانی لە سلێمانی ئەمڕۆ هەندێک چالاکی وەرزشی هەیە لە سەراستە جیاوازەکان کە دیارە چالاکە وەرزشیەکان لە سەراستی سلێمانی و هەرێمی کوردستان و عێراقیش ئەنجام دەدرێن دەچینە لای پەیامنێر بەنەردەڵان محەممەد پەیامنێری وەرزشی لە شاری سلێمانی ئەردەڵان سڵاوی خوا لەبێت زانیاری وەرزشیەکانی ئەمڕۆی شاری سلێمانی چین؟ بەڵێ کاک جەلال سڵاو لە ئێوە و لە بینەرانیش دوای دەستپێکردنەوەی چالاکە وەرزشیەکان دوایەوەی لیژنی ئۆلۆمپی عێراق بڕیاریدا چالاکە وەرزشیەکان بەڕێوە بچێتەوە لەسەر ئاسی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە لە ئێستادا پارێزگای سلێمانی یەکێکە لەو پارێزگانەی کە زۆرترین چالاکی زۆرترین چالاکی لەسەر ئاسی عێراق بەڵێ کاک جەلال سڵاو دوای ئەوەی لیژنەی ئۆلۆمپی عێراق بڕیاریدا کە چالاکە وەرزشیەکان دەست پێ بکرێتەوە لە ئێستادا زۆربەی پارێزگاکانی عێراق دەستیان کردوێتەوە بە چالاکی وەرزشی بە تایبەتی پارێزگای سلێمانی کە تا ئێستا چەندی پاڵەوانتی لەسەر ئاستی ناوخۆ عێراقیش ئەنجام داوە ئەوەی کە زۆر گرنگ بێ لە ئێستادا کردنەوەی پاڵەوانێتی موایتای ڕاهێنەرانە خولێکە بۆ ڕاهێنەرانی عێراق کە بڕیارە لەم هۆڵە لە بەڕێوە بچێت
هەروەها بەڕێوەچوونی چالاکیەکانی یەکێتی کاراتی سلێمانیە کە ئەوەی یەکێتی کاراتی سلێمانیە توانین بڵێن چەندی چالاکی گرنگ لە خۆی بینێکەکردنەوەی خولی ڕاهێنانە پاڵەوانێتیە هەروەها پاڵاوتنی یاریزانانی پارێزگای سلێمانیە بۆ دروستکردنی هەڵبژاردەی سلێمانی ئەوەش بۆ بەشداریکردن لە پاڵەوانەتێنێ دەوڵەتیەکان کە بڕیارە لە وڵاتانی جۆرجیا و ئازربایجان بەڕێوە بچێت و هەڵبژاردەی سلێمانیش یەکێکە لە هەڵبژاردە بەشداربووەکان و بەندەش وەکو بەرپرسی ڕاگەاندنی هەڵبژاردەکە لەگەڵ یانە بەشدارە ئەمە و چالاکێک گرنگانەیە کە لەسەر ئاستی عێراق ئەنجامەدرێت هەروەها لەسەر ئاستی ناوخۆش لە ئێستادا یانەکان خەریکی ئامادەکارین بۆ ئەوەی ئامادەکاری بکەم بۆ خولی پلە دوی عێراق و خولی پلەیەکی عێراق یاریە دۆستانەکان دەستیان پێ کردووە بەو شێوازەی کە وەزارەتی تەندروستی لە ڕووی تەندروستی و ئاماژەی پیاوە و پاراستنی یاریزانان و ڕاهێنەران ئەمە هۆکارێک بووە کە بەرپرسانی لیژی ئۆلۆمپی عێراق و یەکێتی وەرزشیەکان شاری سلێمانی هەڵبژێرن بۆ بەڕێوەچوونی پاڵەوانێتیەکە هەروەها بڕیارە لە کۆتایی ئەگەر ئەم هەفتە ئەنجام نەدرێت کۆتایی ئەمانکە قۆناقی کۆتایی خولی تۆپی سەرمێزی یانەکانی عێراق بۆ کوڕان و کچان ئەنجام ئەدرێت کە لەم قۆناغەدا پاڵەوانی عێراق لە کوڕان و کچان بەشداری کرێت و دواتر بەشداری پاڵەوانێتی یانەکانی وڵاتانی عەرەبەکەن لە وڵاتی لوبنان هەروەها لە ئێستادا یانەکانی شاری سلێمانی ئامادەکاریەکانیان دەست پێ کردووە سەرڕای ئەو کێش و ئاڵۆزیە لە نێوان زۆنی زەرد و سەوزی یەکێتی تۆپی پێی کوردستان هەیە تا ئێستا چالاکیەکان ئەنجام نەدرا و دەستی پێ نەکردوێتەوە بەڵام یانەکانی شاری سلێمانی بە پێچەوانەوە هەنگاو بەرەو خولی عێراق ئاهاوێژن و لە ئێستاشدا وەگاماژەم پێ دەستیان دەسەکەنەوە بە مەشقەکانیان بۆی بەشداری خولی یانە پلەیەکەکانی عێراقکەن هەروەها دوا بە دوای ئەم پاڵەوانێتێش پاڵەوانتی یانێ خولی پلە دووەکان هەیە کە ئەتوانین بڵێن ئێستادا پارێزگای سلێمانی زۆرترین چالاکی لەسەر ئاستی عێراق لەخۆ دەگرێت کە ئەمەش هەم مژدەیەکی دڵخۆشکرە بۆ وەرزشی ئەم شارە هەم بۆ هاندەران و وەرزشکاران کە بتوانن جارێکی تر بگەڕێنەوە یاریگاکان و هۆڵەکان دوا چالاکی کە ئەنجام بدرێ کردنەوەی خولی ڕاهێنەرانە کە ئەمەژ یەکێکە لەو چالاکیانەی تر کە لەسەر ئاسی عێراق لە شاری سلێمانی ئەنجام ئەدرێت ئەمە گرنگتری ئەو زانیاریە وەرزشیانە بوو کە لە ماوەی یەک هەفتەدا لە شاری سلێمانی ئەنجام ئەدرێت بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان ئەردەڵان محەممەد سپاس بۆ تاوی زانیاریەکان بەڵاتزان دەچینەوە کەلار و پەیامنێرمان هاوار محەممەد وەردەگرین هاوار سڵاوی خوات گەورەت لێ ببزانین ئەو خۆپیشاندان و گربوونەوەی کە ئەمڕۆ لە کەلار ئەنجام دەدرێت بۆ هۆی چێ و داواکاریان چییە فەرموو زانیاریمان بۆ بگوازەرەوە دیارە سەڵتمان بە باشی ناگاتە لای هاوار بینەرانی عزیز دیارە گرفتی سەوت هەیە لە نێوان گەشتنی سەوتی ئەمە بۆ لای هاوار هاوارەگە گوێت لە دەنگمانە فەرموو زانیاریەکانی ئەم ڕۆی کەلار بخێتە ڕوو بۆ ئێمە بۆ بینەرانی عزیز هاوارەگەر گوێت لێمانە دەمەوێت بزانم زانیاریەکانی ئەم ڕۆی کەلار چین بینەرانی عزیز ببوون دیارە گرفتی تەکنیکیمان هەیە دەچینە لای ڤیتیە کە دیمەنی جوانی ئاوی سپی لە نزیک ناحیەی سنگاو ئاوسپی ناسراوە کە هاوکارمان جەلال جەباری ڤیتیەکی لەسەر ئەو دیمەنە جوانانە بۆ ئامادە کردوین با پێکەوە بینەری بین.
ئەمە لە سنووری ناحەی سنگاوە ئەمە ئاوە سپیناوە ئەم ئاوە لە گوندی دەرزیلەیە و لە تقریبان لە گوندی شەلەی وەتێت لە ژێر ئەو شاقی لای شەلەی وەتێت و دوو ئاوە تقریبان دوو ئاوە ئاوەکەی سەر و فەرقی لەگەڵ ئەم ئاوەی لە خوارۆیەت ئەم ئاوە تقریبان بۆنێکی هەیە وەکو یەلکەی کوڵاو وایە ئەم ئاوە و بۆنەکەی لە بۆنی گۆگرد لە ئەم شتانەکە و تۆ هەم بەڵغی هەیە ئەم ئاوە هەتا بڕاتە خوارۆ ئاوەکە بێتە ئاوێکی ئاسایی و ئەو گوندانەی خوار و بڵێن خواروی دەرزیلە لێ خواتەوە لەم ئاوە خواتەوە بەڵێ و چەند گوندی لەسەرە ینی ئەم ئاوە چەند گوندی تری لەسەرەکە لەم ئاوە ئەخۆنەوە بەس مەسفایان بۆ داناوە لە گوندی مەسۆی سەرچەم لەوێ ئەم ئاوە هەتا دوو سەرڕوا تا خوار ئەڕوا ئەوەی کە بزانیتەوە لەوە لایش تێکەڵی ئاوی ترەبی و ئەوە بەڵێ ئەوەی کە ئێمە بیستومانێ هەر بەم شێوە بووە بەڵام لە کاتی خۆیان زووتر پێشەوەی کە ئێمە بە بیرمانەیە کەسی وەک لە ئێمە بەتەمەندتر بە بیرینێ لە شوێنی ترۆ هاتووی ئەویان من نازانم بەڵێ خەڵک تێ لەم ئاوەش خۆی ئەشوا تێتە ئەیرە بەڵام زیاتر ئەمە ئاوێکی لێ ترشاوەکەی پێڵن خەڵک زیاتر ئەڕوا بۆ ئاوە ترشاوە لەوێ بەکارێنێ گیان خەڵک حەساسیەتی هەیە یان شتێکی ئاوە هەیە ئەڕوا لەوێ بەکارێنێ و ئاوە زیاتر ئەوە بەڵام ئەمەش هەر بەکارتی و ئیسفادەی لێکرێت بەڵێ وای هاڵی تۆ سەی بەردەکان کە ینی ئەو بەردانەی هەستەیکە ینی بەڵغی گرتووە هەتا ئەڕاتە خوارۆ ینی لەوێ ئەگەر کەسێکی شارەزار نەبێ قەت ناڵێ ئەم ئاوە یەکە ینی کەسێک نەبێ بۆ منە خەڵکێ منتیقە لەوێ بیبینێ بڵێ مە ئاوەس بیە ڕێگاوبانەکانی خراپە کەس پرسیاری لێ ناکە هیچ کەسێ پرسیاری لێ ناکە ئەم ئیمساڵ هاتن بەعنی تقریبا هەفتا وەرەقەیاندا بۆ ئەو جادەی کە هەروات گرێدەرێکی لێدەن قەنەعەت کە بە 4 ڕۆژ گەیە ئەو سەر و تەواویان کۆتایی هات گومانی تیانی ئەگەر ینی نەک هەر بۆ ئەم منتیقانە ئەگە حکومەت دەستی هاوکاری بۆ لادێکان درێژ بکە و جادە و بانەکانیان بۆ چاو بکە و یارمەتی خەڵک بدا هەموو گوندەکان ئاوەدانە بێن نەک هەر ئەم منتیقە بەڵێ خەڵک تێت خەڵک زۆر تێت بۆ ئەم ئاوە بۆ ترشاوەکە تێت لە مەتێ خۆیە شووە لە ژوورە لە هەولێرۆ تێت لە سلێمانیوە تێت لە وڵاترۆ تێت لە کەرکووکۆ تێت کار و پشتیوانیەکانی لقی هەڵەبجەی سندیکای ڕۆژنامەنووسان بۆ سندیکای بۆ خودی ڕۆژنامەنووسان چییە؟ لەسەرم بابەتە لە هەڵەبجەوە میوانداری زۆر بەڕێز ئاسۆ محەممەد سەرۆکی سکرتێری لقی هەڵەبجەی سندیکای ڕۆژنامەنووسانمان کردووە کاگاسۆ زۆر سپاس بۆ دەرفەتە دەمەوێت لەوێ دەست پێ بکەم لە ئێستادا ئەگەرچی ئێوە لقەکەتان لقەیەکی تازەیە بزانم ئەندامەکانتان چەند ئەندامن چونکە دیارە ئێستا هەر میدیایە کە سیر دەکەی بەشێکی باش لە میدیاکاران و ڕۆژنامەنووسان لە شار و شارۆچەکان یا لەسەر جە میدیاکان خەڵکی هەڵەبجە و سنووری ژێردەسەڵاتەکەی ئێوەن دەمێ بزانم ئێستا چەند ئەندامتان هەیە کە سەر بە لقەکەی ئێوە بێت. بەڵێ سپاس بۆیەوە سپاس بۆ کەناڵی ئاسمانی پەیام لقی هەڵەبجەی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لە دوای بە پارێزگابوونی هەڵەبجە کە لە ساڵی 2014 بڕیاری بە پارێزگابوونی هەڵەبجە درا بەپێی یاسای سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لە هەر پارێزگایەک دەبێت لقی هەبێت بۆیە دوا بە دوایەوە لە ساڵی 2007 لە مانگی 2007 بڕیاری کردنەوەی لقی هەڵەبجەی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان دراوە لەو کاتەوە تا ئێستا لقەکە بەردەوامە لە کارکردن لقی هەڵەبجەی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان سەبارەت بە پرسیارەکەت بە ئەندام لە لقی هەڵەبجەی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان ئێمە لە ئێسادا نزیکەی 7 ئەنداممان هەیە کە ئەو ئەندامانش دابەشە بن بەسەر کارە بەشدار مەشقکار کە ئەمانە مەلەفەکانیان گواستوێتەوە بۆ هەڵەبجەی شەهید چونکە ئەم ئەندامانە پێش ئەوەی لقی هەڵەبجە بکرێتەوە لە شارەکانی تر لە سلێمانی و لە هەولێر بوونەتە ئەندامی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و دواتر مەلەفەکانیان گواستوێتەوە بۆ هەڵەبجە بەڵام ئێمە لە هەڵەبجە لە ماوەی ئەم ماوە کە نزیکەی 30 ئەندامێک وەک ئەندامی تازەی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان وەرگیراوە. کەواتە کاگاسۆ لە دوایکردنەوەی لقی سندیکای ڕۆژنامەنووسان لە هەڵەبجە سندیکا چ جیاوازیەکی کردو یاخود چ کارێکی کردو بۆ ڕۆژنامەنووسان لە چاو پێشووتراوەتە جیاوازی چییە لە دوایکردنەوەی سندیکای ڕۆژنامەنووسانی لقی هەڵەبجە؟ بەڵێ لقی هەڵەبجەی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان جیاواز لە لقەکانی تر لقی هەولێر سلێمانی دۆک کەرکووک
لقی هەڵەبجەی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لە 2007 کراوەتەوە کە ئەمەش لە دوای کۆنگرەی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بووە بۆیە ئەم لقا ستافی لقی هەڵەبجەی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بە هەڵبژاردن نەبووە بۆیە لقی هەڵەبجە جیاوازیەکی هەیە لەسەر جەم لقەکانی تری سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان گەل لقەکانی سلێمانی و هەولێر و دووەک بەپێی لە کۆنگرا هەڵبژێراون بەڵام لقی هەڵەبجە جیاوازە ینی تاکە لقی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانە کە لقێکی تێکەڵە لە سەررجەم لایەنەکانی تایە ینی سەررجەم لایەنە سیاسەکان بەشدارن و بەراورد بە لقەکانی تر چونکە لەیسا لە لقی سلێمانی چەند حیزبێک بەشدارن لە لقی هەولێر چەند حیزبێک بەشدارن بەڵام لە لقی هەڵەبجە لقێکی تێکەڵە سەررجەم ڕەنگەکانی تێدایە ئێمە کە لە ماوەی ئەم ماوەی کە لقەکە کراوەتەوە نزیکەی ئەوە بۆ 3 ساڵە چێ لقەکە کراوەتەوە ئێمە توانیمانە پشتیوانێکی باشی ڕۆژنامەنووسان بین توانیمانە ئەوەی بە ئیشی سندیکایە کە ئیشێکی پیشەیە توانیمانە هاوکاری ڕۆژنامەنووسان بین هەر ڕۆژنامەنووسێک کێشە و گیری گرفتیەوە بە دەمەوە چوین هەر ڕۆژنامەنووسێک ڕووی لە ئێمە نابێت توانیمانە بە باشترین شێوە خزمەتی بکەین هەر کارێکی وێ بۆی جێبەجێ بکەین. زۆر باشە کاگاسۆ باس لەوە کرد کە سندیکای ڕۆژنامەنووسانی لقی هەڵەبجە هەموو ڕەنگەکانی تێدایەوەتە حیزبی و سەربەخۆی تێدایەکەواتە ئایا بۆ ڕایکردنی کارەکانی ڕۆژنامەنووسان هیچ جیاوازیەک بەدی دەکرێت لە نێوان ئەوانەی کە سەر بە حیزبێکن و یاخود ئەوانەی کە سەربەخۆنیان هەمویان وەکو یەک کارەکانیان بۆ ڕای دەکرێت؟ نەخێر ئێمە لە هەڵەبجە هیچ جیاوازێکمان نەکردووە لە نێوان ڕۆژنامەنووسە ئەمە فڵان حیزبەوە فڵان حیزبە یان ئەمە سەربەخۆیە ئێمە کاری میهنەی خۆمانەکەین کاری پیشەیی خۆمانەکەین لەوێ هەر کە ڕۆژنامەنووسێک ڕووی لە ئێمە نابێت ئیتر جیاوازیمان نەکردو ئەمە فڵان لایەنە ئەمە فڵان لایەنە بەڵکو بە شێوەیەکی پیشەیی کارمان بۆ کردووە بۆیە ئەم فرەلایەنەی لە هەڵەبجا هەیە کاری نەکردوێتە سەر کارەکانمان. زۆر باشە ماف و امتیازاتی ڕۆژنامەنووسان لە سنووری لقی هەڵەبجەیە چییە بە تایبەتی پێم وایە پێشتر هەندێک بەڵێن بە هەندێک ڕۆژنامەنووس درراوە تا ئێستامانە بەکوێ گەشتون ماف و امتیازاتیان چیتان بۆ کردوون کە پێم وایە گەر بێ و ڕۆژنامەنووسان لە سلێمانی و دوهۆک و لە کەرکووک و لە هەولێر لە ساڵانی ڕابردوو مافێکیان پێدرابێت بەڵام پێم وایە هەندێک لە ڕۆژنامەنووسانی هەڵەبجە لەم مافە بێبەش بوون ئێوە چیتان بۆ کردوون و هیچ بڕیارێک هەیە کە بتوان کارێکیان بۆ بکەن؟ بەڵێ کاک جەلال سندیکای ئێمە کەوتمان لە 2007ەوە دامەزراوە لە دوایەوە و قەیرانە هاتووەتە هەرێمی کوردستانەوە ماف و امتیازات ئێمە وەکو ماف و امتیازات بڵین ئەوە ئەکرێ بۆ ڕۆژنامەنووس ئەوە ئەکرێ بۆ ڕۆژنامەنووس ئێمە ناتوانین هیچ بەڵێنێ بە ڕۆژنامەنووسان بدەین بڵین ئەو کارە ئەەکەین یاخود ئەو کارەمان پێکرێ بەڵام ئێمە کاری پیشەیی خۆمانەکەین ئێمە وەک سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان کارە پیشەیەکەمان پارێزەری خۆبەخشمانەیە لە لقی هەڵەبجەی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان هەر ڕۆژنامەنووسێک دووچاری کێشە و گیرگرفت بێتەوە ئێمە ئەو پارێزەرە خۆبەخشە بەدەم ڕۆژنامەنووسەکەەوە ئەچێت چەندین جار ڕۆژنامەنووسمان هەبووە لە هەڵەبجە ڕوبەڕووی دادگا کراوەتەوە خۆشبەختانە زۆرێک لە دۆسیەکانیشی بردووەتەوە لە ڕێن پارێزەری خۆبەخشی سندیکاوە بووە سەبارەت بە ئیمتیازاتی تریش ئێمە وەک سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان ڕێکخراوێکی سندیکایەکی پیشەیی ئەهلیە ینی سەربەخۆیە تا ڕادەیەک بۆیە ناتوانین کۆمەڵێ بەڵێن بدەین بە ڕۆژنامەنووسان کە لە توانامانە بێت بەڵێ لە شارەکانی ترا لە ساڵانی ڕابردووە زەوی بە ڕۆژنامەنووس دراوە بەڵام ئێمە لە هەڵەبجە لە چەند ساڵی ڕابردووە بەڵێنێ درا بە ڕۆژنامەنووسان کە زەویان درێتێ بەڵام ئەو بەڵێنە تاکو ئێستا نەچوەتە بواری جێبەجێکردن ئیشەڵا ئێمە لە بەرنامەمانە هەیە بە دوواداچوون بۆ ئەو بەڵێنانە بکەین کە پێشتر دراوەیان هەندێک ڕۆژنامەنووس ژماری زەویشیان وەرگرت بوو ئێمە لە بەرنامەمانە هەیە سەردانی شارەوانی هەڵەبجە بکەین بە دوواداچوون بۆ ئەو کێشە و بۆ ئەو بەڵێنە بکەین کە پێشتر حکومەت داوەتی بە ڕۆژنامەنووسان بزانین تا بەکوێ گەشتووە و بەچی دەگات. زۆر باشە ئەندامبوون لە لقەکەی ئێوە ئەندامبوونی سندیکای ڕۆژنامەنووسان چۆنە و ئایا لە ئێستادا ڕایکردنی مامەڵەی ئەو ڕۆژنامەنووسانە بۆی کە پێناسەی ڕۆژنامەنووسی سندیکای ڕۆژنامەنووسانیان بۆ بێتەوە چۆن دەگوزارێت و پێم وایە فترێک بەسەر نوێکردنەوەی پێناسەی سندیکا شتێ پەڕیوە تا ئێستا پێناسە نوێیەکان نهاتوونەتەوە. بەڵێ پێناسە نوێەکان کاک جەلال پێناسە نوێەکان ئەوەی هاتبێت لای ئێمە پێناسەی نوێ کرد بێتەوە پێناسەکەی وهاتوێتەوە بەڵام ئەم ساڵ 2020 بەهۆی ئەم بارودۆخەی بەسەر جیهان و هەرێمی کوردستانە هات ئەم نەخۆشی پەتای کۆرۆنا
ینی ڕۆژنامە نووسانی ژیانی هەر دەوام ڕاگیرا بوو لە مانگی دووە دەوامی سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان تا نزیکەی مانگی حەوت ڕاگیرا بوو بۆیە ڕۆژنامە نووس ئەم ساڵ نەهاتوون تازەیکەنەوە بەڵام هەر کاتێک بێن بۆیان تازەیەکرێتەوە ئێسێمە لە لقی هەڵەبجە هەر ڕۆژنامە نووسێک بێت بۆ نمونە ناسنامەی 2020 تازە بکات ئێمە بۆی تازەیەکەینەوە یعنی هیچ گرفتێکمان نییە هەروەها سەبارەت بە ئەندامبوونیش ئێمە لە لقی هەڵەبجەی شەید لیژنەیەکمان هەیە بۆ وەرگرتنی ئەندام هەر کەسێک دێت تەقدیمیەکات بۆ ئەوی بێتە ڕۆژنامە نووس بۆ بڵین بێتە ئەندامی سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان ئێمە کۆمەڵێک داواکاریمان هەیە لەو کەسە یەکەم بە فعلی ڕۆژنامە نووس بێت لە دەستگایەکی ڕاگەیاندنا کار بکات ئەو دەستگایە مۆڵەتی هەبێت دەستگایەکی مۆڵەت پێدراو بێت هەروەها گرێبەستی کارکردنی هەبێت لەگەڵ کەناڵەکە هەروەها پشگیری کەناڵەکە بهێنێت ئەوانە بێنێت هەروەها کاری ڕابردووی لە کەناڵەکە کردوێتی تر کاری پەیامێریە وێنەگریە هەر یەکێک لەو کارانەی کە لە ناو دەستگاکانی ڕاگەاندنای هەر یەکێک لەو کارانە ئەبێ کاری لانی کەم 6 مانگی ڕابردووی بهێنێت ئەو کات ئێمە لە لیژنەیەکمانەیە لیژنەکە چاوپێکەوتنێکی لەگەڵاکات ئەم چاوپێکەوتنە 3 ئاسمان هەیە لە سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان مەشقکارمان هەیە بەشدارمان هەیە لەگەڵ کارە ئەو 3 پلەمان هەیە ئیتر ئەو کاتە لیژنەکە بڕیارەدەن ئەم کەسە بە پلەی کارا وەربگیرێت یاخود بە پلەی مەشقکار وەرگیرێت یاخود بە پلەی بەشدار بەڵام لە حاڵەتێکدا ئەو کەسەی کە بە کارا وەرئگیرێت ئەبێ ئەو کەسە لانی فەرمانبەری حکومی نەبێت خۆی تەرخان کردبێت بۆ کاری ڕۆژنامە نووسی یعنی ئەو کەسە بە فعلی ڕۆژنامە نووس بێ خۆی تەرخان کردبێت بۆ کاری ڕۆژنامە نووسی تعاودی کاتب عەدلی لەگەڵ خۆیان بهێنێت ئەو کەسە تعاودێکی کاتب عەدل بێنێت کە ئەم کەسە فەرمانبەری حکومەت نییە بەو شێوەیە وەک ئەندامی سندیکا وەرەگیرێت بەڵام لە ئێستادا ئەندامبوون ڕاگیراوە بەهۆی ئەوەی بڕیار بوو لە مانگی دووی ئەم ساڵە سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان کۆنگرەی خۆی بەستێ بەڵام بەهۆی ئەم نەخۆشی کۆرۆناوە کۆنگرەکە دواکەوتە بۆیە لە ئێستادا هیچ ئەندامێکی تازە وەرناگیرێت بەڵام ئەو کەسانی کە ئەندام بوون ئەتوانێت ناسنامەکانیان بۆ تازە بکرێتەوە هیچ گرفتێکیان نییە. کاگاتۆ لە حاڵەتەکانی پێشەرکاریکردنی دژایەتێکنی ڕۆژنامە نووسان و پێشەرکاریکردنی ئازادی بیرۆڕات تا چەند دەتوانن داکۆکیکاری مافی ڕۆژنامە نووسان بن؟ بەڵێ سپاس بۆخوا لە هەڵەبجە کەمترین پێشێرکاری بەرامبەر ڕۆژنامە نووسان کراوە لە ڕابردوودا و لە ئێستاشدا کەمترین پێشێرکاری هەیە کە بەرامبەر ڕۆژنامە نووسان کرابێت ئێمە وتم وەک سندیکا اینێکی پیشەین ئەتوانین بە پێی ئەو یاسانەی کە سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان هەیە پشتیوانی لە ڕۆژنامە نووس بکەین بەڵام لە هەڵەبجە سپاس بخوا بۆ هەرچەند هەڵەبجە شارێکی زیندووە هەڵەبجە شارێکە زۆرترین خۆپیشاندان و زۆرترین ناڕزایی و ئەمەش واکە کە ڕۆژنامە نووسان بەرکەوتنیان زۆر بێ لەگەڵ هێزە ئەمنیەکانە بەڵام کەمترین پێشێرکاری بەرامبەر ڕۆژنامە نووسان کراوە ئێمە وەک سندیکا ئەتوانین بە پێی یاسا بەرکارەکانی سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان پشتیوانی لە ڕۆژنامە نووسان بکەین بەو شێوەیە. زۆر باشە لە حاڵەتی تۆمارکردنی سکاڵا لەسەر ڕۆژنامە نووسێک لەلایەن دەستگایەکی فەرمی یاخۆت شەخص و غێرە فەرمی حکومیەوە ئایا سندیکا چۆن داکۆکی لە مافی ئەم ڕۆژنامە نووسە دەکات کە ئێستا لە هەڵەبجە کەیسمان هەیە ڕۆژنامە نووس کەیسەکانی لە دادگان ئێوە چۆن دیفاع و بەرگری لەم ڕۆژنامە نووسە دەکەن بەپێی یاسا بەرکارەکان و ماف و ئیمتیازەتەکانی خۆی کە لە سندیکاوە هەیە بۆی کە پشتیوانی بکرێت؟ بەڵێ ئێمە پێشتر وتم ئێمە پارێزەرێکی خۆبەخشمان هەیە لە لقی هەڵەبجەی سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان هەر ڕۆژنامە نووسێک کێشەیەکیە بێ لە دادگاکان ئەو پارێزەرە دەچێت بەدەمیەوە هەروەها بێمە بەپێی یاساگانی سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان ڕۆژنامە نووس نابێ بگیرێت حەسانەیەکی هەیە ئەتوانێت هەو شتێک بڵاوی کردەوە بەڵام ئەو شتە ئەو بابەتەی زەرەری بۆ کۆمەڵایەتی نەبێت زەرەری زیانی بۆ خەڵک نەبێت ئەگەر کەسێکی سکاڵایەکی لەسەر تۆمارکە ئەو کاتە ئێمە پارێزەرەکەمان دەچێتە دادگا بەپێی یاسای ڕۆژنامە نووسی مامەڵەی لەگەڵاکرێ ئێستا ئێمە چەند دۆسیەک هەیە ڕۆژنامە نووسمانەیە لە هەڵەبجە سپاس بەخوا لە ڕێی پارێزەرەکەمانەوە چەند دۆسیەکی بردوێتەوە ڕۆژنامە نووسەکە لە دادگای هەڵەبجە سکاڵای لەسەر تۆمار کراوە بەڵام توانێتی چەند دۆسیەک لە ئێستا بباتەوە بەپێی یاساکانیش ڕۆژنامە نووس یعنی ئەگەر بابەتێکیش بڵاو بکاتەوە و زۆریشی لەسەر بێ ینی ئەتوانێت سەرچاوی زانیاریەکە ئاشکرانەکە لە حاڵەتێکا تەنها بۆ دادوەر ئەو زانیاری یاخود ئەو سەرچاوی زانیاری ئاشکرا بکە بۆیە ڕۆژنامە نووس تا ڕادەیەکی زۆر
پارێزراوە ڕۆژنامەنووسە دوای ئەمە ئەتوانی دیفاعی لێ بکەین لە ڕووی یاساییەکەوە بەتایبەت ئەبێ ئەندامی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بێت چونکە ئەگەر تۆ کەسێک گەچێتە دادگاڵێ من ڕۆژنامەنووسم بەڵام بە چیا بیسەلمێنین ڕۆژنامەنووسە لە ئێستادا بێ بە ئەو ناسنامەی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانە بسەلمێت کە ئەو کەسە ڕۆژنامەنووسە ئەو کاتە ئێمە ئەتوانی پشتیوانی ڕۆژنامەنووسەکە بین. پەیوەندیتان لەگەڵ نەقیبی سندیکا و بەرپرسانی لیژنەکانی سندیکایە چۆنە؟ بەڵێ ئێمە لەگەڵ لقی هەڵەبجە کە مێژوەکەیمان باس کرد لە ماوەی ڕابردوودا گۆڕانکاریەک لە لقی هەڵەبجەی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان ناکرا. ئەو گۆڕانکاریە بە ئاگاداری نەقیبی سندیکا و جێگری نەقیبی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان ئەنجامدراوە کە ماوەی مانگێکە من بوومەتە سکرتێری لقی هەڵەبجە نەقیبی سندیکا و جێگری نەقیبی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان پشتیوانێکی باشی ئەمە بوون هاوکارێکی باشمان بوون و بەڵێنیان داوە هاوکارمان من هەر کارێک بە ئەوان بکرێت لە ڕووی کاری پیشەی ڕۆژنامەنووسیەوە هاوکارێکی باشمان بن. زۆر باشە کاگاسۆ دەمەوێت بزانم پەیوەندی ئێوە لەگەڵ بەرپرسانی پارێزگای هەڵەبجەیە چۆنە لە ئەگەری تێنەگەشتنێک لە نێوان هێزانیەکان و ڕۆژنامەنووسان ئیدارەی پارێزگاکە و ڕۆژنامەنووسان ئێوە پەیوەندیتان لەگەڵ بەرپرسانی ئەمنی و بەرپرسانی ئیداری پارێزگاکەیە چۆنە لەوەی کە لە ئەگەری گرفتێک لە نێوان ڕۆژنامەنووسان و دەستگا پەیوەندیدار حکومیەکان بتوانن گرفتەکە چارەسەر بکەن یاخۆ تێگەشتنیان بنێ لەوەی کە مافی ڕۆژنامەنووس بە پێی یاسا بەرکارەکان چییە؟ بەڵێ کاک جەلال ئێمە لەگەڵ دەستگا ئەمنیەکان بە تایبەتی پۆلیس ئێمە پەیوەندیەکی باشمان هەیە کە وتەبێژی پۆلیسی پارێزگای هەڵەبجە لە هەمان کاتە ئەندامی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانە پەیوەندیەکی باشمان هەیە هەروە لەگەڵ پارێزگاری هەڵەبجە ئێمە چەندین لە ڕابردوودا چەند چالاکیەکمان هەبووە پارێزگاری هەڵەبجە بە خودی خۆی بەشدار بووە و چەند جارێک شاوکاری لقی هەڵەبجەی سندیکای ڕۆژنامەنووسانی کردووە بۆیە لەگەڵ لایەنە ئیداری و ئەمنیەکانی هەڵەبجە ئێمە وەک لقی هەڵەبجەی سندیکای ڕۆژنامەنووسان پەیوەندیەکی باشمانەیە وتیشم سپاس بۆ خواتا ئێستا لە هەڵەبجە پێشێلکاریکی ئەو تۆ نەکراوە کە ئێمە بەرکەوتنمان هەبێ لەگەڵ لایەنە ئەمنیەکان ینی پێشێلکاریکی ئەو تۆ نەکراوەش بۆ بە چاوڕوونی بۆ چاوکراوەی لایەنە ئەمنیەکان دەگرێتەوە هەروە چاوکرایی ڕۆژنامەنووسانی سنووری پارێزگای هەڵەبجە ئەگەڕێتەوە چونکە هەڵەبجە وتم شارێکی زیندووە یعنی زۆربەی چالاکی و خۆپیشاندان ناڕازی ناڕزایەتی هەروەها ڕۆژنامەنووسی چالاک و بوێر ئەوەی کە ئێستا لە زۆربەی دەستگاکانی ڕاگەاندنا ئیشەکەن بەشێکی زۆریان لە هەڵەبجا بوون یاخود هەڵەبجەی یاخود دانیشتوی هەڵەبجە بوون ئێستا لەو دەستگانە ئیشەکەن بۆیە هەڵەبجە شارێکی زیندووە کە زیندوێتەکەی ئەمە وای کردووە یعنی دەستگا ئەمنیەکانی چاوکراوە بن بەرامبەر ڕۆژنامەنووسان تا ئێستا گرفتێکی وامان نەبوو پەیوەندیەکی باشیشمان لەگەڵ دەستگاکانی ئیدارەکانی سروی پارێزگای هەڵەبجەی شەیدا هەیە. کاگاسۆ باز لەوە دەکرێت کە لقی هەڵەبجاتە لە سندیکاکەتاندا کەسی وا هەیە کە کراوە بە ڕۆژنامەنووس کە بە فعلی پیشەکەی ڕۆژنامەنووس نییە ئێوە چیتان کردو بۆی ئەم حاڵەتە نەیەڵن؟ بەڵێ ئەمە لە لقی هەڵەبجانیە لە هەموو لقەکانی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانە هەیە بەڵام لە لقی ئێمە کە لە ماوەی ئەم 3 ساڵە نزیکەی 30 ئەندامێک وەرگیراوە ئەوانەی کە وەرگیراون هەمویان بە فعلی ڕۆژنامەنووسن بەڵام لە ڕابردوودا کراوە خەڵکێکی زۆر کراوە بە ڕۆژنامەنووس ئیتر ملبنانە سیاسیەکانی زۆنگی زەرد و سەوز بێت یاخود هەر شتێکی تر بێت ینی کەس خەڵکێکی زۆر کراوە بە ڕۆژنامەنووس بەڵام لە لقی ئێمە ئەو نزیکەی 7 ئەنداممان هەیە قەناعەتم لەوانەیە بەشێکی کەمیان لە ئێستادا ڕۆژنامەنووسە من بەڵام لە پێشتر ئەوانە هەموو ڕۆژنامەنووس بوون و کاری ڕۆژنامەنووسیان کردووە بەڵام بەداخەوە لە ڕابردووە خەڵکێکی زۆر کراوە یعنی بە تایبەتی لەم کاتی نەخۆشی کۆنا پەتای کۆنا کە قەدغەیات و چووە بوو خەڵکێکی زۆر مۆڵەتی بەڵێم ناسنامەی سندیکای ڕۆژنامەنووسانی دەرێناوە لە بازگەکانە و تێپەڕیوە لە کاتێکدا بۆ ڕۆژێکی ڕۆژنامەنووس نەبووە یار بووە لە دەستگایەکە شۆفێرە یاخود لە دەستگایەکە پاسەوانە ئەمانە هەموو کراونەتە ڕۆژنامەنووس بەڵام ئەمە خەتای ئێمە نییە ینی خەتای ئەو دەستگاکانی ڕاگەیاندنە ئەگەر لە ڕابردوو شاکرابێت چونکە لە ئێستا ئێمە هیچ کەس قبول ناکەین بە ڕۆژنامەنووس یاخود وەرناگیرێ بە ڕۆژنامەنووس تا ئەو کەسە چی بێت تا ئەو کەسە پشتگیریەکی کەناڵێکی ڕاگەاندنی پێ نەبێت یاخود گرێبەستێکی کارکردنی نەبێت لەگەڵ دەستگاکانی ڕاگەیان بەڵام بەداخەوە لەوانەیە لە ئێستایشە هەبێت خەڵکە بێت ڕۆژنامەنووس نەبێت بەڵام ئەچێت کەناڵێک دەستگایکی ڕاگەاندن پشتگیریەکی بووە کات ئەم کەسە دێت و خۆ ئێمە
ناکرێت بە دوای کەسەکەمی ئێمە لەسەر ئەو بەڵگانە ئیشەکەین کە بۆی ئەکرێ ینی کەسێک ئێستا من لەم ڕۆژانە لەگەڵ برادێک کابووین کەسێک ئی کاسپە لە بازاڕە وتی ئەمەوێ هەوی سندیکا ڕۆژنامە نووسانی کوردستان دەربێنە منوتم چۆن تۆ ئیشی ڕۆژنامە نووسیەکە وتی فلان دەستگا وادی پێداوم پشتگیریم بۆ بکە کە ئەمەش گرفتە بەڕاستی تۆ گەر کەسێک لەم دەستگای بۆ منە کەناڵی پەیامانە بێت تۆ پشتگیری بۆ بکەیت بڵێ ئەمە ڕۆژنامە نووسە ئەمە یعنی ئەمە ئەو گرفتە یعنی زۆر جار ئەمە لەوانەیە لەسەری شۆنە بێت لە خوارەوە دەستگاکانی ڕاگەاندنە دێت کەسێک هیچ ڕەبتێکی بە ئیشی ڕۆژنامە نووسیوە نییە دێت پشتگیریەکی بۆ کاڵ ئێمە کارمەندە لای ئێمە گرێبەستێکی وەهمی بۆ دروستەکات ئەمانە گرفتن بۆیە لە لقی ئێمە وەکو ئەوەی کە بڵێ کەسێک ڕۆژنامە نووس نەبێ و بە زۆر کراوی لە لقی ئێمە نیە بەڵام لە لقەکانی ترا ناشارینەوە ئەو شێوە ڕۆژنامە نووسانە بەناو ڕۆژنامە نووسانە زۆرن. زۆر سپاس بۆ بەڕێز ئاسۆ محەممەد سکرتێری لەقی هەڵەبجەی سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان سپاس کە لە هەڵەبجەوە لەگەڵمانە بوویت. بەڵێزان دەچینە لای ڤیتیە کە هاوکارانمان بۆیان ئامادە کردوین لەسەر پێشانگایەکی فۆتۆگرافی گروپی گەڵا فەرمونون بە پێکەوە بینەری و ڤیتیە بین. ئەمان جیرەخراوی CDO لەم ڕۆژەیە لە 21 سپتەمبەرە توانیوێتی کە هەڵسە بەکردنەوەی پێشنگایەکی لەم جۆرە ئەمیش ئامانجی ئاشتی و یەکگرتووی بوو لە هەر چوارپارچەی کوردستانە چونکە هەوڵیاوە زیاتر لە 38 فۆتۆگرافە لە هەر چوارپارچەی کوردستانەوە کۆ بکاتەوە کە بەشدار بن بە فۆتۆکانیان کە دەلالت ئەکاتە سەروەرزی پاییز ئەوەی کە وەرگیراوە لێرە فۆتۆکان بە شێوەیەکی گشتی کاری لەسەر کراوە و پیشانیراوە لێرە و بڕوانامەی سوپاس و پێزانینیان پێبەخشراوە. سەرتا من خۆم بە خۆشحاڵ دەزانم وەکو فۆتۆگرافەرێک کە سەرپەرشتیاری گروپی فۆتۆگرافەرانی گەڵام و ئەمڕۆ لە یەکەم ڕۆژی پاییز و ساڵیادی ئاشتیدا توانیمان پێشنگایەکی فۆتۆگراف بە هاوکاری ڕێکخراوی CDO و تاقیگەی کەمال توانیمان پێشنگایەکی فۆتۆگرافی لە یەکەم ڕۆژی پاییزە بۆ هەر چوار پارچەی کوردستان بکەینەوە. زیاتر لە 200 فۆتۆگرافەر لە هەر چوار پارچەی کوردستان فۆتۆیان نردووە. خۆشبەختانە 40 لەو فۆتۆگرافەرانە کارەکانیان وەرگیراوە 80 فۆتۆ چاپ کراوە. بۆ لەمەدا هیوادارم هەموو فۆتۆگرافەران ئیتیمامەن بە هەر چوار فەسڵەکە لە هەر چوار فەسڵەکە دیکۆمنتیان هەبێ بۆ ئەوی ساڵانە بتوانین ئێمە پێشنگا بکەین بۆ چوار فەسڵەکە. بەڵێ بەخێر بێن سەر چاو جگە لەوەی کە پیشە مامۆستاییە حەزم لە کاری فۆتۆگرافیە 4 ساڵە و وەکو ئەم ڕۆژ بەشداری 13 پێشانگام کردو بە وێنەی سروشت ئێستاش وەکو یەکەم ڕۆژی پاییز بەشداریم کردو بەم وێنەیە وێنەی پاییزی چەپەچنارەیە وەرزی پاییز وەکوێڵن وەرزە ئاڵتونیەکە فۆتۆگرافەر ئەتوانێت جوانترین و زۆرترین فۆتۆی تیا بگرێت. هیوادارم زیاتر کار لەسەر وێنەی سروشتکەن سروشتی کوردستان زیاتر بە دەرەوە و ئەوانش میوانە بەڕێزەکان شکێن ناو کوردستان ئاشنا بکەن.
هیوادارم بابەتەکانی ئەمڕۆی پەیامی ڕۆژیشتان بەدڵ بوو بێت تا شەمە و ڕۆژی یەکەم ڕۆژی هەفتەی نوێ بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم ماڵتانەوە. خواتان لەگەڵ.